خێزانێکی ئێزدی خەڵکی شنگالن 7 ساڵی تەمەنی ئاوارەیان لەم کەمپە بەڕێ کرد. وەک خۆیان دەڵێن لا دۆخێکی ناجێگیری دەرونیدان و لا گوزەرانێکی خراپدا دەژین. يعني قال لك ينبتلين أزو خزانة أخو زاريت ما يعني جانا شيفا منانفن إيش قعرة إيش تفكيري دردي ما بس وك مالكي أم يعني ظروفي ما الزفستاني يعني قال لك بزحمة الزفستان الفيدري سارة الهافيني قرمة وتزاني وقت باران قوي زفستاني كوين السرمات كفي دوعا پێی گەڕانەوە بۆ شنگال بەشێک لە مەینەتیەکانیان کەم دەکاتەوە. احنا نريد بس نكمل بيتنا على مود نروح دەمانەوەی لێرە ڕزگارمان بێت بگەڕێینەوە بۆ شنگال ناوچی خۆمان ناو خزم و کەسمان لێرە زۆر نامرتاحین. نكمل بيتنا ونروح. 7 ساڵ پێش ئێستا بەهۆی داگیرکردنی شنگال لەلایەن داعشەوە لە کەمپی بەحرکە نیشتەجێ بوون. کەمپی بەحرکە لە ساڵی 2014 بەهۆی هاتنی ئاوارەکانی شەڕی داعش دروست کراوە. ئاوارەی پارێزگاکانی سەلاحەددین و مووسڵ و ئەنبار و قەزای شنگالی لە خۆگرتووە. نزیکەی 2000 خێزان لەم کەمپە نیشتەجێن. موڕاد ئەحمەد، NRT هەولێر.